اگر کاک دکتر عبدالحکیم لجناب تو دست بکن دکتر عبدالحکیم خسرو هر وقت باس مان کرد برپرسی فرمانگی هماهنگی و بدودا چونه لم کابینه دا برای زیان یک ل اهتمام کانی هر سرکی لباری چاکسازی دا بوا بتایبتش لو کابینه دا دبینی که کاری که یک جار زوری لو بواره و کردیه هر وقت دازانی چاکسازی یک لو پروس هر گرنگ و هسیارانه که نه بس چاره سری کم و کریکان و راستکردنوی هلکان دکد بلکه ریگه کشه برو گشه پیدان و خواهمده کردن روبرو بونوی هر قیرانه که لنکاو که رنگ دهاتو دارو بدد هر با چاکسازی باش دتوانید یارمتی در بید با کاراتر کردنی حکومت و به تر کردنی سقامگیری سیاسی آبوری و کمالیتی لولاد ده بویا دواما برایز دکتر عبدالحکیم خسرو کردیه که لم باره و دیدگاه حکومتی حریم کردستان من با بخاطرو جنابیان لبیز دقیقه اگر بابت که پیشکش بکی ممنونی جنابتان زور سپاس بفرما زور سپاس دکتوره ام کاتتان باش برزان زور خوش حالین که لگل انستیوی تویجینه و گشه پیدان امرو باسی بابەتێکی گرنگ دەکەین لە قۆناغێکی هەستیار کە پەیوەستە بە گۆڕانکاریەکی نێودەوڵەتی هەرێمی ئەو تەحەدیاتەی کە ڕوبەڕووی ناوچەکە دەبێتەوە بە شێوازێکی گشتی ئەو تەحەدیاتەی کە ڕوبەڕووی گەلانی ناوچەکە دەبێتەوە گەلی کوردستان یەکێکە لەو گەلانەی کە لە ڕابردوودا هەمیشە بووەتە قوربانی ئەو گۆڕانکاریانەی کە ڕوویاندا و هەمیشە بووەتە بەشێک لە قوربانی ئەو ململانەیە کە ئەو کێبڕکێی کە لێ نێوان هێزەکان ڕوویداوە حتمما توانای بەرگری هەر ملەتێک پەیوەستە بەو دام و دەستگا و ئەو موسساتانەی کە هەیەە بەنسبەت هەرێمی کوردستانی مە دەزانین لە 2011ەوە لەگەڵ بەهاری عەرەبی کۆمەڵی تەحەدیاتی زۆر گەورە ڕوبەڕووی ناوچەکەیان کرد عێراق هەرێمی کوردستان و لەو کاتیەوە پرۆژەیەکی چاکسازی ڕاگەیەندرا بەوەی کە ئێمە چۆن بتوانین مامەڵە لەگەڵ ئەو پێشهاتانە بکەین و دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەهێزتر و بەقووەتر بکەین حتمما بەشێک لەوانە پەیوەست و بە چاکسازی سیاسی بە شێوازێکی گشتی تا گەیشتە ئەوەی کە ئێمە بتوانین دەستوورێکی هەمیشەی بۆ هەرێمی کوردستانمان هەبێت بەڵام ئەوەی کە ئێمە لێرە لە دەمانەوێت باسی بکەین حکوومەتی هەرێمی کوردستان و دیدگای حکوومەتی هەرێمی کوردستانەوە بوو کە قودرە و توانای ئەم هەرێمە بەهێزتر بکەین و توانای بەرگری هەبێت توانای ڕوبەڕووبوونەوەی ئەو پێشهاتانە بێت کە تەوەقع دەکرێت لە هەر لەحزەیەکە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بێتەوە گەلی کوردستان بێتەوە بەتایبەت ئەو گۆڕانکاریانەی کە لە ناو عێراق و دوایی دەرەنجامی شەڕی داعش بابەتێکی گرنگەوەیە کە ئێمە دامەزراوەکانی هەرێمی کوردستان پێویستیان بە چاکسازی بوو و ئەو سکتەرە جیاوازانەی کە لە هەرێمی کوردستان هەبوون پێویستیان بە چاکسازی بوو چاکسازیش وەکو جەنابەت ئاماژەت پێکرد تەنها ئەوە نییە کە ئێمە کەم و کوڕیەک هەبووە پێویستە چارەسەر بکەین بەڵکو چاکسازی بەمانای ئەوەیە قۆناغی ئێستا پێویستی بە مۆدێلێکی بەڕێوەبردنە مۆدێلێکی کارکردنە کە لەوانەیە جیاواز بێت لە قۆناغێکی ترەوە ئەمەش بووە دیدگای حکوومەتی هەرێمی کوردستان و لەم دیدگایش ئێمە لەسەر چوار تەوەری سەرەکی دەتوانم بڵێم کارمان لەسەر کردووە یەکەمیان پەیوەستە بە پرسی ئیداری کارگێڕی چۆن ئەو دامەزرا و موسساتانەی کە ئێستا هەن بتوانین کاری لەسەر بکەین و پێش بخەین و توانای کارکردنی هەبێت پێشکەشکردنی خزمەتگوزاری هەبێت و چۆنیەتی ئیدارەدانی ئەو هەموو سکتەرە جیاوازانە و ئەو گۆڕانکاریانەی کە لە ناو کۆمەلگای کوردستانیش دروست دەبێت و ئەو داواکاریانەی کە بۆ خزمەتگوزاری زیاتر بۆ داواکاری زیاتر بە تایبەت لە بواری هەلیکار گۆڕانکاری دیموگرافی کە ئێمە دەزانین ئەمانە گۆڕانکاریەکی زۆرە بۆیە دەبێت دامەزراوە و موسساتی هەرێمی کوردستان بگونجێت لەگەڵ قۆناغی پێشکەوتنی کۆمەلگای کوردستان کە ئێستا هەیەی ئەمە خاڵی یەکەمە کە زۆربەی هەرە زۆری ئەگەر سەیری
ئەو هێڵی چاکسازی بکەین کە لە کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان هاتووە پەیوەستە بەم گۆڕانکاریانە لە دامەزراوە دروستکردنی دامەزراوەی نوێ و گۆڕانکاری لەو دامەزراوە موەسساتانەی کە هەنوو بۆ پێویستە کاری بکەین. خاڵی دووەم پەیوەستە بە بواری دارایی مالی. لە 2014ەوە بەشە بودجێ هەرێمی کوردستان بڕدراوە لەلایەن حکوومەتی اتحادیەوە و سەرکردایەتی سیاسی کورد لە 2007ەوە هەستی بەوەی کرد کە ئێمە پێویستمان بە قودرەتێکی دارایی جیاوازە لە حکوومەتی مەرکەزی پێویستە سربەخۆیەکی داراییمان هەبێت. ئەم سربەخۆیە داراییە لەوانەیە زۆر جار ڕخنەیان لێگرتووە لەوەی کە خودی استراتیژیەتی سربەخۆیی دارایی بووەتەوەی کە ئێمە کۆمەڵێ ئابلوقەی ئابووری سزای ئابووری بدرێن لەلایەن بەغدا بەڵام ئێمە ئەو وەزعی کە لە بەغدا دەبینین ئەو استراتیژیەتی کە لە بەغدا هەیە ئەو پێکاتە سیاسی کە لە بەغدا هەیە بە هیچ شێوەیەک تۆ ناتوانانی هەموو چارە نووسی خۆت بخەیە بەردەستیان بۆیە استراتیژیەتی سربەخۆیی دارایی هەرێمی کوردستان سربەخۆیی داهات یەکێک بۆ لەوەی کە بیری لێکراوەتەوە لەم قۆناغە کە ئێمە تیاینە لە ماوەی ڕابردوودا حتمەن بەشێکی پەیوەست بوو بەوەی کە ئەم قودرەتە داراییە تا چەند لە ڕووی شەفافیەتەوە دەتوانین متمانەی پێ بکەین هاوڵاتیانی کوردستان تا چەند هەست دەکەن بەوەی کە ئەم داهاتی بۆ هەرێمی کوردستان دێت چ داهاتی دەواازەکانە داهاتی سامانە سروشتیەکانە ئەمانە تا چەند کاریگەریان دەبێت لەسەر ژیانی تایکی کوردستان و تا چەند کاریگەری دەبێت لەسەر بەهێزکردنی توانایی هەرێمی کوردستان بۆ ڕوبەڕووبوونەوەی پێشهاتەکان حتمما لێرە یەکێک لە گرنگترین ئەو استراتیژیەتانەوە بوو چاکسازی لە بواری دارایی. طبعاً چاکسازی لە بواری دارایی ئێمە دەزانین خەرجیمان هەیە داهاتمان هەیە و شێوازی مامەڵەکردن لەگەڵ ئەم داهاتە داهاتی سامانە سروشتیەکان یەکێک بووە لەو بابەتانە پرسی ڕاگەیاندنی حەجمی داهاتی سامانە سروشتیەکان و ئەو پارەی کە بۆ وزارەتی دارایی دەگەڕێتەوە ئەوەی کە بۆ بەشە بودجە و موچەی فەرمانبەران خەرج دەکرێت و بۆ بوژانەوەی کەرتە جیاجیاکانی هەرێمی کوردستان ئەمە یەکێک بووە لەوەی کە کارمان لەسەر کردووە بۆیە شەفافیەت خاڵێکی جەوهەریە کە هەمیشە هەوڵمانداوە زۆرترین زانیاری زۆرترین داتا زۆرترین ئەو بابەتانەی کە پێویستە بۆ جەماوەری کوردستان پێشکەش بکرێت لە هەموو وەسایلی ئەعلام باز بکرێت و لایەن فەرمانگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان فەرمانگەی میدیا و زانیاریە وەزارەتی سامانە سروشتیەکانە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و تەنانەت لە سەرزاری جەنابی سەرۆکی حکوومەت کە زۆر جار باسی داتاکانی کردووە و جەختی لەوە کردووە کە ئەم داتایە باز دەکەین ئێمە بەرپرسیارەتیەوە کاری لەسەر دەکەین. بۆیە بەشی داهاتێکێکە لەوەی کە کاری لەسەر دەکەین لە هەمان کاتیشدا ئەگەر ئێمە سەیری بکەین ئەم داهاتە مناقەشەیەکی زۆری هەیە چ لەناو هۆڵی پەرلەمان چ لەلایەن هێزە سیاسیەکان جۆرێک لە نامتمانەی تا ئێستا هەیە بە دیجیتالکردنی پرسی کۆکردنەوەی داهات کە ئێستا یەکێکە لەو خاڵە زۆر گرنگانەی لەوانەیە لە ماوەیەکی زۆر نزیکدا ئێمە ڕای بگەینین بریتە لەوەی کە داهاتیش بە شێوازێک مامەڵەی لەگەڵ بکرێت کە هاوشێوەی خەرجی کە ئێستا چونکە سیستەمی خەرجی وەکو باسم کە ئەمە سیستەمی خەرجی بەشێک بووە لەوەی کە زۆرترین خەرجی لە سکتەرە جیاجیەکان داهەبوو لە بواری جیاجیا کە لەوانەیە بەشێکی هەدەردان بوو بۆ سامانی گشتی ئێمە لەم کابینەیە توانیمان سیستەمی خەرجی بە تەواوەتی کۆنتڕۆڵ بکەین چ لەوەی کە بە مەرکەزیەتی وزارەتی دارایی و ئابووری کە هەموو خەرجیەکی کوردستان بە ڕێگای ئەم سیستەمە بکرێت لە هەمان کاتیشدا ئێستا قۆناغیەوەیە داهاتەکانیش بە هەمان شێواز مامەڵەی لەگەڵ بکەین. بۆیە پرسی چاکسازی دارایی لە خەرجی لە داهات لە شێوازی خەرجکردنی ئەم داهاتە بۆ بەهێزکردنی تواناکانی هەرێمی کوردستان تەسەور دەکەم ئەمە یەکێکە لەوەی کە لەم کابینێ زۆر بە وردی کاری لەسەر کراوە و ئەم پرۆسەیەش بەردەوامە. طبعاً پرۆس کە دەڵێن چاکسازی دارایی لەوانەیە بەشێکی تریش بگرێتەوە کە لەوان ناچمە ناو وردەکاری چونکە یەکێک لە بوارەکان بریتە لە خەرجی لە بواری موچە منحە ماف و ئیمتیازات کە لەم کابینە یاسای چاکسازی لە موچە و منحە و ماف و ئیمتیازات
چووە بواری جێبەجێکردن و تا ئێستا هیچ بەرگە و مادەیەک نەماوە کە کارمان لەسەر نەکردبێت و جێبەجێمان نەکردبێت. هەدەفەکەش زیاتر پەیوەستە بە دادپەروەری، چونکە عەدالەتی تەوزیعی ئەو داهاتە، عەدالەتی تەوزیع و دابەشکردنی ئەو داهاتەی کە دێتە بۆ جێی گشتی، ئەمە یەکێکە لەوەی کە وا دەکا متمانەی هاوڵاتیانی کوردستان بە دام و دەستگاکان و بە موئەساتی هەرێمی کوردستان زیاتر دەبێت و ئەمەش بەشێکە لەو قودرەتەی کە هەمیشە چاومان لێو بووە بچیتە بوارێکی تر. طبعاً هاوتەریب لەگەڵ ئەم خاڵی سێم کە دەمەوێت باسی بکەم بریتیە لە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی. ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی لەوانەیە زۆر جار باز بکرێت لەوەی کە ئایا ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی بەمانای ئەوەیە تۆ مەحکەمەیەکی شۆڕەش دادنی و ئیتر خەڵکێکی زۆر دەینی سزا دەدەی. ئەمە حتمەن پرۆسەیەکە پێویستە بە عەدالەی ئینتیقالی و وەکاری لەسەر کراوە بە پێی بەهێزکردنی دام و دەستگاکانی بڵێن ئەنجومەنی دادوەری، دادگاکان، دەستەی دەستپاکی، دیوانی چاودێری دارایی، هەروەها داواکاری گشتی کە ئێمە لەم کابینەیە زۆرترین بەشداری و هاوبەشی لەگەڵ ئەم ئەم چوار دامەزراوە کارمان کردووە، بە تایبەت لە مەسەلەی بەرگریکردن لە سامانی گشتی، لە بەهدەرنەدانی سامانی گشتی کە ئەمە یەکێکە لەو پرۆسانەی کاری لەسەر کردووە. ئەوەی کە زۆر گرنگە لە مەسەلەی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی پەیوەستە بەوەی کە تۆ ڕێگای گەندەڵی بگری و ئێمە توانیمان تا حدێک تا ئێستا و طموحی زیاتریشمان هەیە لەوەی کە لە داهاتوودا کاری لەسەر بکەین. ئەوە بوو باسی سیستەمی خەرجیمان کرد، یەکێک لە زۆرترین ئەو بوارانەی کە گەندەڵی تیا دەکرا بریتی بوو لە سیستەمی خەرجی و لە سیستەمی داهاتیش بە هەمان شێواز. لە هەمان کاتیشدا ئەو سامانە گشتەی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە چۆن مامەڵەی لەگەڵ دەکرێت، بۆیە گۆڕانکاری لە سیستەم ئەمە گلەیەکی لێ دروست بووە لەوەی کە زۆر جار باسی ڕۆتین دەکرێت. ئێمە دوو ڕۆتین هەیە، ڕۆتینێکی ئیجابی، ڕۆتینێکی سلبی. ڕۆتینی سلبی ئەوەیە کاتێک کە ئیش و کاری هاوڵاتیان لە فەرمانگە جیاجیەکان ڕای ناکرێت بە شێوازێکی سەلس و ئاسان، بەڵام ئەوەی کە لە ئێمە باسی ڕۆتینی ئیجابی دەکەینەوەیە تا چەند دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەیەکەوە دەتوانن ڕێگە لە گەندەڵی بگرن، ڕێگە لە بەهدەردانی سامانی گشتی بکەن. بۆیە پرسی تۆمارکردنی کۆمپانیاکان، پرسی تۆماری ناوی بازرگانی، قۆرەخکاری، ئەمانە بەشێکن لەو کارانەی کە بەوردی کاری لەسەر کردووە بەوەی کە ئێمە بەرەو قۆرەخکاری نەچین. طبعاً لێرە کاتێک کە باسی سیستەمی دارایی دەکەین و سیستەمی کارگێڕی دەکەین، ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی خاڵێکی گرنگمان بەنسبەت ئێمە ئەوەیە کە تا چەند توانای بەرگریمان هەیە لە ڕووی سەربازیەوە. بۆیە چاکسازی لە سیستەمی بەرگری هەرێمی کوردستان، چاکسازی لە هێزی پێشمەرگە، لە پێشخستنی هێزی پێشمەرگە بۆ ئەوی توانایەکی زیاتریان هەبێت بۆ بەرگریکردن لە هەرێمی کوردستان لەو قوارەیە، لەو گۆڕانکاریانەی کە ئێستا لە ئاستی هەرێمی و نێودەوڵەتی دەکرێت. ئەمە بەشێک بووە لە استراتیجەتی حکوومەتی هەرێمی کوردستان. تەنها وەکو ڕەقەم باز دەکەم، ئێمە لە سەرەتای کابینەی حکوومەت تا ئێستا نزیکە 30,000 پێشمەرگەمان هێناوەتە ناو لە یەکەی هەفتا و هەشتا لە یەکە جیاوازەکان چووەتە ناو دیوانی وزارەتی پێشمەرگە و بوونەتە بەشێک لە هێزی بەرگری کە سنتەریەت بڵێن جۆرێک لە مەرکەزی هەیە لە بەڕێوەبردننی ئەم هێزە، جۆرێک لە ڕێخستن هەیە بۆ شێوازی ئامادەکردنیان، شێوازی ڕاهێنانیان و پرچەکردنیان، بە هەمان شێوازی مامەڵەکردن لە دیسپلینە سەربازیەکان. ئەم قۆناغە بەردەوام دەبێت و دیدگایەکی ترمان هەیە بۆ داهاتوو، لەوانەیە تا ساڵێکی تر زیاتر لە 20,000 پێشمەرگەی تر ڕاهێنانیان پێ بکرێت و ئامادە بکرێن وەکو هێزێکی بەرگری قیتالی کە بێنە ناو وزارەتی پێشمەرگە. حتمەن ئەمە پرۆسەیە کە لەوانەیە بەشێک لە چاودێران پێیان وایە پرۆسەیەکی خاوە، خێرانیە، ڕاستە، بەڵام هەستیاری مامەڵەکردن لەگەڵ کەیسی بەرگری، کەیسی سەربازی، تۆ چۆن بتانی هێزێک کە تا ئێستا وەکو هێزێکی شۆڕەژگێر کاری کردبێت بۆ هێزێکی منەظەم لە چوارچێوەی دیسپلینێکی سەربازی، پێم وایە قۆناغێکی ئاسان نییە و
خۆشبەختانەوەی کە تا ئێستا کراوە ئیرادەیەک هەیە تەنانەت لەلایەن هێزە سیاسیەکانیش بەوەی کە ئێمە بگەینە ئەو قۆناغا و تەنانەت پاڵپشتیەکی نێودەوڵەتیش هەیە بەوەی کە هێزی پێشمەرگە هێزی بەرگری کوردستان بگاتە ئەو ئاستەی بتوانێت بەرگری لەم قوارەیە سیاسیە بکات لەم قوارەیە کە ئێستا هەیە بۆیە بە تەسەووری منەوەی کە تا ئێستا کراوە و ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان کاری بۆ دەکات حتمما لێرەش بە پاڵپشتی ئەو هێزانەی کە تا ئێستا بەیەکەوە کاریان کردووە و هیوادارین کێشە سیاسیەکان کاریگەری نەبێت لەسەر پلانی چاکسازی کە هەیە کە ئەمەش یەکێک دەبێت لە دەستکەوتەکانمان بۆ ئەوەی بتوانین بەڕاستی ڕۆبەڕووی ئەم پێشهاتانە بن یەک نمونە باز دەکەم بۆ ئەوەی ئەم بابەتی چاکسازی و بابەتی سیاسەتی حکوومەت لەگەڵ ئەو گۆڕانکاریانە کە ئێستا ڕۆبەڕووی هەرێمی کوردستان دەبێت بۆ شەڕی ئۆکرانیا گرانبوونی نرخی ئازوقە و خۆراک و کێشەی کەمی لە هەرێمی کوردستان و لە عامیان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەکو حکوومەت لژنەیەکی تایبەتی پێکهێنا بۆ دیراسەتکردنی ئەو کاریگاریانەی کە شەڕی ئۆکرانیا لەسەر هەرێمی کوردستان دروستەکە یەکێک لە پرسەکان پەیوەست بووە بە ئاسایشی خۆراک بۆیە لەو بڕیارانەی کە لە ماوەی ڕابردوو داومانە ئەوەیە کە گومرک لەسەر موادە خۆراکی ئاساسی نەمینێت و ڕێگا بدرێت بەوەی کە شێوازی بازرگانی و شێوازی ئەمبارکردنی بڵێن ئەم بەشانەی کە پەیوەستە بە بازار و کۆنتترۆلکردنی بازار تا حدێک چونکە بە شێوازێکی عالەمی شتەکان گران بوونە بەڵام کۆنتترۆلکردنی نرخەکان یەکێک بۆ لەو ئامانجەی کە حکوومەتی هەرێمی کوردستان کاری لەسەر کردووە بۆیە ئەمەش ناکرێت ئەگەر تۆ مؤسساتی بەهێزت نەبێت مؤسساتی کە نەتوانیت بە شێوازێک ئیدارەدانی ئەم مەلەفاتانە بەیەکەوە بکات بە تەسەووری من ئەوەی کە ئێمە ئێستا بۆ وەکو پلان دامان ڕێشتووە بۆ پرسی چاکسازی کە من ئەو چوار خاڵە سەرێکیان باسی کرد بەڵام هەر یەکە وردەکاری زۆری هەیە داتای زۆری هەیە ئەرقامی زۆری هەیە تەسەوور دەکەم لە ماوەی ڕابردوو بە شێوازێکی بەردەوام بۆ ڕای گشتی بڵاو کراوەتەوە و لە داهاتوشدا ئەو بەشە چاکسازیانەی کە پەیوەستە بە شێوازی کارکردن و شێوازی ئیدارەدانی قواری هەرێمی کوردستان دەرەنجامەکانی بە واضحی دیارە بێت.